من بە خاڵ یەکەم دەست پێ دەکەم بەوەی کە دەبێت زۆر ئاگاداری دەرونیان بین. ئەمان خۆیان زۆر نامرتاحن. کچم خۆت بەرە ئەو مووقیفە کارتت وەرگرتووە 4-0 هەیە، پیشانی دەم پیشانی نەدەم، بیبەمەوە بۆ ماڵەوە نەیبەمەوە بۆ ماڵەوە، ئەڵێت یەکەم جاڵە درۆکەم و ئەڵێم وەرم نەگرتووە. دوای ئەڵێ دایک و باوکم قابیلی ئەوە نییە درۆی لەگەڵا بکەم. لە مەکتەبێکی خۆم تەلەبەیەک هاتووە لە کاکتۆر بەڕای تۆ چی بکەم؟ خۆتە زانی هەفتەیەکە دەرەجە هاتووە تا ئێستا بە دایک و باوکم نەوتووە. بەڵام خوددا شاهیدە لە ژیانما درۆم لەگەڵ دایک و باوکمان نەکردو. ئەمە ئەگەر بیڵێم یەکەم درۆمە. یعنی خراپبوون وای لێ کات مناڵەکە خاتە سەر درۆ، وای لێ کات بیر لەوا کاتەوە سیناریۆ دروستکە، وای لێ ئەکات ئەگەر وریانە بێ دایک و باوکی تۆزێ نەخوێنەوار بێ کارتێک بێنێ و تەزویری بکە. تەزویر چی لێ دروست دەکات؟ دەیکا بە ئەنواع و ئەشکال شت، وای لێ دەکات بیر لە فکرە بکاتەوە کە حاڵەتی وا ڕووی داوە لەم کوردستانی خۆمانە دەبێت دایک و باوکان ئاگادار بن. پارەی داوە بە دوکاندارێک، کابراش بۆ دوکان بۆ پارە ئەچێ بە ئاسمانتێتی خاڵۆی جان کارتێکم وەکومە بۆ دروستکە بەم دەرەجە بەرزانە بەس ناوی منی لێ بنووسە بە فۆتۆشۆپ و بە دیزاین و بە کۆمپیوتەر و بەزم و ڕسم. وڵاتێکی عەجیبە تێکەوتوین. دەبێ هەمومان ئاگادار بین. گەنجیش یەکیم تۆسێ دویم تۆسێ باوکەکە کە بە منەڵە کاکتۆر کە ئاوا بینوتم کوڕم تۆ یەکەمی وەرە ماچم بەرێ هاوە پارە 25 سووریشم دابێت جارە داخەوە مەچێ 25 سووریشم داپی. دوای سەیرەکەم ناجحبوونی چی؟ هەمووی 15 و 20 و 25. کەواتە خاڵی یەکەم زۆر گرنگ و مهمە. مناڵ ئەمە کچی منە، سیقە و متمانی هەبێ بە منی باوک بڵێت با پێی بڵێم قەیچێکە دڵنیام لێم نادە، دڵنیام دانیشێت لەگەڵ مەبزانم چییە. کەواتە خاڵ یەکەم مستحیلە با خراپیش بوو بێت، با دەرەجەش کەوت بێت، نابێ و سیقە و متمانی لە بینی کچ و کوڕم دایک و باوک بفۆتی. نابێ وا لە دایک و باوکەکەی وەکارێکی وای کردبێ ساڵانی پێش و نمونەیەکی هەڵەی دابێ بە کوڕەکە. چکاڵێ دکتۆر جان نایبەمەوە بۆی حیا و ناموسم بۆ نایڵێ. هەڵێ دکتۆر جان بەخوا بیشم کوژن پیشانی دایک و باوکمی نادەم مەڵێن باوکت بانکە. بڵێ وەرە لێمدا بەس بەڵێ چکا زانم دایک و باوکم نایبڕێتەوە. هەتا مردن ئەیداتەوە چاومە. کەواتە خاڵی یەکەم کە زۆر گرنگ و مهمە ئێمە نابێم کچە بشکێنینەوە، نابێم کوڕە بشکێنینەوە. پێی نەڵێن با، نەڵێن هەڵەی با، دای نەنیشێنین با وام نەوتوە و پێی نەڵێن غەڵەتەکانت چییە بەڵێ سێقاتیش پێی بڵێ. بەڵام بگاتە ئەوەی شکانەوەیەک و دوای کچەکە بڵێ ئیتر ناچمەوە بۆ خوێندن، بگاتە ئەوەی کە ئەم کچە جوانە بڵێ وەڵام من ئیتر دیارە خراپم، ئیتر بە حیاتی لە ئیمتیحان باش نابم. نەخێر وای لێ بێ ئەم کوڕا ئەمەنە بێ متمانە بێ لە خۆی هەتا مردن بشکێتەوە، ئەمەنە پێی بڵێن هیچی تیا بەسەر نییە. خاڵی دێڵێ وەرە سەیری کە چەند گەندەڵە و بە خاڵشتیان وت بە مامیشتیان وت تەلەفۆنی بۆ پوریشت کرد خۆ زای دایکی وایە ئەڵی مۆتی کارلۆیە ئاجاران مۆتی کارلووە بوو یاخۆ هەواڵ نەکەوتاتە مۆتی کارلۆ ئەوە ئینێ بۆ ڕادیۆیەک بوو بۆ خۆشییاوت ئەڵی مۆتی کارلۆیە کە ئەگەوتە ئەم ڕادیۆی تر هەموو عێراق پێزانی لایە لە شەرق الئەوسەط پێزانی ئەمیش یاخوا نەگاتە دەم دایکت. دایکی چی تەلەفسەرەکەی بەریتانیا پێی زانیوە، لەندەن پێی زانیوە، تەلەفۆنێکی بۆ تورکیا کردووە، تەلەفۆنێکی بۆ خوشکەزایەکی کردووە لە ئەڵمانیا. بەس ئەنجێلا مێرکل و جۆ بایدن ماوە پێی بزانێت هەموو خەڵک پێی زانیوە. مالعیلم دایک و باوکی بەڕێز وەڵڵاهی بەگاڵتەوە نایڵم سڕ و نێنی و غەڵەتی ماڵی خۆ چی پێویستە کا خوشکەکانت بیزانن، چی پێویستە کا براکانت بیزانن. مادام برایەکت کە ئەهلی قسە نییە، ئەهلی ئامۆژگاری نییە، ئەهلی هەڵسەنگاندن نییە، ئەهلی باشکردن نییە، مادام کچەکەت خۆی ئەڵە لە کاکتۆر هەموو کەس بیزانێ ئەو پورەم نەیزانایە تەپڵم ئەکوتێت. ئێ باشە نایڵێم هەمومان خوشکی خۆمان نەزانین، برای خۆمان نەزانین، وایە خوشکە بەڕێزەکەم تۆ خوشکی خۆتە زانی ئەزانی خوشکێکت هی ئەوە نییە. لە هەموو شوێنێکام کچە تەریقە کاتەوە، لە هەموو شوێنێکاڵێ هیچی تیا بەسەر نیە. کەواتە پەیامی یەکەم کە زۆر گرنگ و مویمە دەبێت زۆر ئاگادار بین لە مانگی یەکەوە و لە مانگی دووەوەی تر کە ئیمتیحانات و ئاوا خراپە بێت یان دەرەجەی 20ەکە وەرەگرێت کە خراپە بێت دەبێت دانیشین لەگەڵیە. پیاوەکە یعنی من تەنانەت من خۆشبەختم دایکی وام دوان و هاتوو بۆ مەکتەبەکە مەڵێ کاکتۆر نەمهێشتووە خوشک و براکانیشی بزانن، خۆم باوکی کچەکەم ئەمە گرنگە. ئەمە مانای وایە ئەمە بەبەستی چارەسەرە، ئەمە بەستی حیابردن نییە، مەبەستی تەپڵ کوتاندن نییە، مەبەستی ئەوە نییە کە کەم تا زۆر لەسەر کەسایەتی کچەکەی یان کوڕەکەی بکەیت. کەواتەوە خاڵ یەکەم.